ئەمە دیمەنی تۆپبارانی تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێرانە لە کوێستانی بربزین لە دەڤەری برادۆست. پەیام لە نزیکەوە ڕووماڵی تۆپبارانەکانی کردووە. لێرە گەورە و بچووک بەهۆی تۆپبارانەوە ترس و لە ڕاوچەیەکی زۆریان لێ نیشتووە. لە ترسی تۆپبارانەکانی ئێران ماڵەکانیان دەگوازنەوە و کۆز دەکەن. ئەوش وەڵاهی هەبڕۆ لە دەوری سەعات قاسوی کرد. حتا ئەنا سەعات سەر هەلی ئێدا. بەخۆی ئەو منداڵە هەموو برسا خەرپۆ و کوونەبەریانەوە بوون. هەموو برسانە. منداڵە کۆرە قاڕ هەڕوو بەخوای. هەیەک بە کوونەشێوەی چوو. ئەری بەخوای. وەڵا دا کار و کەسەمە حیوانم. ئەو عیار بەخێوەکەین. ئەویش لاو لای ئیرانە و لاو لای تورکە و پێمەوە لاو لە هەموو لای دێت. هەموو لای وەزەکەی وێکی دنیا هەمووتان کرد. لاو لا هەگیرمە لاو لا هەگیرمە. ئەمە خێریشی باکردنی ئەڵان دڕۆین لە بە تۆ بارانکردنی تۆ بارات سعات 12 لە سعات سار هەپە تۆپە لێدا. ئەو منتیقی خڕ بە دوومان کرد تۆ ماڵ و خێزانی هەموو ترس حیوانەکەن هەموو ڕەت بلۆتیای مەجبوری بار بکەین ماچ بکەین. ئەو داواشن لە حکومەتەیە ئەو دموکرات و ئەوانە لێرە دەربکە ئەو ملەتە هەموو پەیلاسۆن بە خارداسۆ ئەو چیا هەموو سۆ لە فیرۆچەوە. تۆپبارانی ئەمڕۆ هەریەکە لە کوێستانەکانی بربزین و بنپەرێز و کەچینە و بێرکەم و بەرچیخە و سنینی لە برادۆز گرتەوە. لە دەڤەری باڵەکایەتیش کوێستانەکانی دۆڵی ئاڵانە تۆپباران کران. تۆپبارانی ئێران لە برادۆز بەهۆی بوونی پێشمەرگەکانی حیزبی دێموکراتی کوردستانی ئێرانە. هاوڵاتیانی دەڤەری برادۆز تیژ داواکارن حیزبی دێموکرات بارەگاکانیان لەو ناوچەیە نەهێڵن و بگوازنەوە چونکە زەرمەند تەنها هاوڵاتیانی ناوچەکەن. زەرێر و زیانێکی زۆرش بەرپوش و پاوانی ئەم دەڤەرە جوتیارەکانی ئەم دەڤەرە کەوتووە و ئێستاش خەڵک لە ترس و دڵە ڕاوچەیەکی زۆرە گوندەکان هەموو چۆر بووینە خێزان ڕۆیشتێ بەس سەرتە زەلام و ئەوانە ماینەوە. داوا دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو تۆپ و ئەو تۆپانە ڕاگری و ئەو مقەڕاتانش لێرە هەلابن. وڵڵا ئاوارە بووینە برا کەس و کارین لە سیدەکان هەموو چۆینە سیدەکا و لە منداڵ و خێزان و هەموو چۆینە سیدەکە من و حاجی ماینە لێرە ئەو ماڵە شاوارە بووی هەموو ڕۆیشتێ کەس لێ نەما بەسە ماواردوکەمانە ئەو گوندای سەرێ بن پەرێزە و دەرهۆڵ و بن ڕەشچین و بەرچیخە و ئەو گوندانە ئاوارە بووینە چوینە سیدەکە ماڵ و منداڵی خۆم لە ترسێ تۆپا و منداڵی خوان بردێ لە ناو تۆپا چوینە دەری لە ترسێ ڕحێ خۆمات بکەنێ. کۆچەریەکان ژیانێکی سەختیان هەیە و سەدان کیلۆمەتر دەبڕن تاوەکو دەگەنە کوێستانەکان بۆ ئەوەی بژێوی ژیانیان پەیدا بکەن. بەڵام تۆپباران ژیانی سەخت کردوون و ناچارن شوێنەکەیان جێبهێڵن. گوندەکانی سەرسنووری دەڤەری برادۆست بەردەوام زەرمەندی سەرەکی بوونە لە تۆپباران و بەردومانی ئێران و تورکیا. تاوەکو ئێستاش حکوومەتی هەرێم لە زیانی هاوڵاتیان لەو ڕووەوە بێدەنگە. ئەگەر تۆپبارانەکانی کۆماری ئیسلامی ئێران نەبوایە ئەم کۆچەریانە تاوەکو مانگێشتر لێرە ئەمانەوە. بەڵام سەختی و چڕی تۆپبارانەکان وای کرد کەوا لێرە بار بکەن و بچنە دەشتاییەکان. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام کوێستانی بربزین لە دەڤەری برادۆست.